بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان و دادگایکردنی تاوانباران ئەمانە هەمووی لە ڕووی یاساییەوە پێویستی بە وردەکاری زیاترە. بۆیە بە گرنگمانزانی میوانزاری کەسێکی پسپۆر لەو بوارەدا بکەین کەویش دکتۆر عیماد فەتاحە پسپۆر یاسایی تاوانە لە ستۆدیۆ میوانی منە. دکتۆر بە خێرهاتی ئەم کاتت باش. دکتۆر کێن ئەو کەسانەی کە ئەبێت یاخود با بڵێن ئەو کەسانن کە توانن ئەبێت سکاڵا تۆمارکەن یاخود مافی سکاڵا تۆمارکردنیان پێشەکی بەناوی خوای گەورە بەداخەوە بۆ ئەو کارە قێزانەکەەوە ڕوویدا لەم چەند شارەی هەرێمی کوردستان بە تایبەت پایتەختی هەرێمی کوردستان کە ئەم کارەکی نامرۆڤانەیە من بە هەموو شێوازێک ڕەتی ئەم کارە دەکەمەوە. بەڵام بەپێی یاسای سزادان ئێمە دەتوانین بڵێن یاسا ئەم جۆرە کردارانەی بە تاوان داناوە و چەند مادەیەکیت بۆ تەرخان کردووە. دەتوانین بڵێن پێشەکی دەبێت ئێمە بزانین ئایا ئەو کردارێکی بە عەمدەن بە ئەنقەس کراوە یاخود بە هەڵە کراوە، چونکە هەر یەک لەمانە سزایەکی تایبەت بەخۆی هەیە. ئەگەر بێت و ئێمە باسی کارەکەی بکەن ئەگە بە شێوازێکی عەمدەن کرابی ئەوە سزایەکە زۆر قورس دەبێت و دەگاتە عقوبەی لە سێدەرەدانش. دەچێتە قالبی یاسا دانەر بە شێوازێک ڕێکی خستووە کەوا دەچێتە قالبی تاوان لە زۆری جینایە کە سزایەکە لە 5 ساڵ زیاتر دەست پێ دەکات تاکو ئیعدام دەڕوات لە سێدەرەدان دەڕوات. لە مادە ئێمە دوو مادەمان هەیە، مادە 342 لە یاسای سزادانی عێراقی کە باسی ئەو تاوانە دەکا بەڵام ئەگەر هاتو بە شێوەی عەمدی بێت. بەڵام ئێمە دەبی تەمەشاکەین ئەگەر لە نەسی یاسایەکە هاتووە دەری ئەگەر هاتوو کەسێک ماڵێکی گواستراو یاخود نەگواستراوی هەتا ئی خۆشی بێتن بسووتێنێت بەڵام بێتە هۆی هەڕەشەیەک لەسەر ژیانی هاوڵاتیان ئەوە سزایەکەی قورس دەبێت هەتا 15 ساڵ دەڕوات. بەڵام لە فەقەرەیەکی تر لە بڕگەیەکی تر زەرفی مشەدەدی داناواتە بارودۆخی توندکراوی داناوە ئەگەر هاتوو ئەم کەسە کارێکی لەم جۆرە بکە ببێتە هۆی لە شوێنێکی قەڵەباڵغ بێ یاخود کارگەیەک بێت یاخود شوێنێکی کەوا نیشتەجێ بوونی تێدا بێت وەکو ئەو دوکاندارانەی کەوا دوکانێکی زۆر تێدا سوتاوە ئەمە لێرە عقوبەکەی دەبێتە 5 ساڵ هەتاکو 20 ساڵ دەڕوا. بەڵام حاڵەتی وا هەیە بە عەمدەن ئەم کارە دەکات بۆ ئەوەی تاوانێکی تر داپۆشێتن، بۆ ئەوەی ئەم تاوانشتری ئەنجامدا و یاخود دەوێت تاوانشتر ئەنجام بدات بە ئەوەی بە سوتانەکە تاوانەکەی خۆی داپۆشێت ئەوە بەئەکیدەوە سزایەکەی زیاتر قورستر دەبێت هەتا 20 ساڵ دەڕوات. بەڵام ئەگەر هاتوو بە عەمدەن ئەم کارەی کرد بۆ هۆی لەدەستدانی گیانی هاوڵاتیەک یان چەند هاوڵاتیەک ئەوە لێرەدا سزایەکە دەبێتە لە سێدارەدان. ئەوە ئەگەر هاتوو لەلایەک ئەگەر هاتوو بە شێوازێکی عەمدی ئەم جۆرە تاوانی ئەنجامدا. بەڵام ئەگەر بە شێوازێکی هەڵا باشە ئێساوەی کە ڕوویداوە لە کامیانە دائما من وەک خۆم شخصی خۆم ناتوانم بڵێم یعنی ئەوە بە عەمدی بێ یان بە هەڵە دەبێت لە ڕێگای دادگای لێکۆڵینەوە پاش لێکۆڵینەوە ئەو جا بە دیار دەکەوێت ئایا ئەم شێوازە عەمدیە یان غێر عەمدیە. بەڵێ باشە تۆمەتباران هێنرانە بەردەم میدیاکان و خۆشی دانی بەوەیانە دوێنێ بینیمان لە کوردستان 24 وردەکاری تەواو کە تاوانباران خۆیان دانیان بەوەیان ناوە تاوانەکەیان بەدەستی ئەنقەس کردووە. ئەجە ئەوە کاری دادگای لێکۆڵینەوەیە، دادگای لێکۆڵینەوە پاش لێکۆڵینەکردن لەم جۆرە تاوان لەگەڵ تۆمەتبار کە تەحقیق دەکات ئەو کاتی بەپێی ئەو بەڵگانە کە لە بەردەستیدایە دەتوانین بڵێن ئەم جۆرە تاوانە مادە 340 لەسەر تەطبیق دەبی یاخود مادە 343 لەسەر تەطبیق. ئەگەر بەخۆی وەکو جەنابەت فەرمووت ئەگەر دانی پێدا نابێت کەواتە لێرەدا ئەم جۆرە تاوانێکی عەمدیە کەواتە سزایەکە بەپێی مادە 343 جێبەجێ دەکات کە بەرگەی دووەمی لەسەر تەطبیق دەبێتە. باشە لەم ڕووداوەیە زیان لێکەوتووانە توان سکاڵا تۆمارکەن؟ بەتاکیدەوە لەگەڵ هەموو داوایەکی جەزایی لەگەڵەوە شاتوان داوای قەرەبوو بکەنەوە؟ بەڵێ بەئەکید لەگەڵ هەموو داوای یعنی قەرەبووەکە لەکێ داوا بکەن؟ لە دادگا لێرەدا کە کەسێکی تاوانی هەیە لەگەر کەسی تاوانەکەی بۆ هەیە بچێت داوای قەرەبوو بکات ئەو کاتەی کەسێکی شارەزا خەبیرێکی تایبەتمەند بەم جۆرە لە بوارە ئەو کاتی ئەو دەتوانێت تەخمینی ئەو بابەتە بکە ئایا قەرەبووکردنەوەکە چۆن دەبێت. باشە ئەیبینین زیانەکە زۆر لە قەبارەی توانای کەسێک زیاترە لە
قەبارەی ئەو زیانانەی کە هەیە کە نزیکەی 300 ملیۆن دۆلارە لە توانای ئەم کەسە ئەم تاوانبارانەی کە یاخود با بڵێن ئەمە تۆمەتبارانە دیارە ئەو کاتە بە چی بکرێنی دادگا بە چی بکەن؟ بەڵێ ئەوجاوە لێرەدا ئیجراعاتی خۆی تایبەت خۆی هەیە مەسەلەن ئایا ئەم کەسە خودی خۆی بەتەنیا ئەم کاری کردووە یان چەند کەسانیشتر ئەم زۆرە تاوانیان کردووە ئەو کاتی بەتەزامن ئەو کاتی دەبی ئەوان قەرەبوو تاوان لێکراو بکەنەوە بەڵام بەرگەیەکی تر هەیە دەری ئەگەر هاتوو ئەم جۆرە تاوانە لە ڕێگای مادەی تەقەمەنی ئەنجامدرا کە حاڵەتی واشەیە ڕوو بدە لە ڕێگای مادەی تەقەمەنی چونکە مادەی تەقەمی احتیمالیە مەفعولی زیاتر بێت بۆ ئەوەی کارەسارشی گەورەتر دروستکاتن ئەو کاتێ ئەوە دووبارە عنی سزاکە زۆر قورستر دەبێت دەچا ئەوەی کەسێک بە شتێکی ئاسایی ئەم جۆرە تاوان ئەنجامدا. باشە دکتۆر کێ زیانەکان ئەخەمڵێنێت یاخود دیارەکە کە زیانەکان قەبارەیان چەندە؟ بەڵێ دادگای لێرەدا کە سکاڵا کرا لەلایەن بۆ دادگای لێرەدا چ داوایەکەی جەزایی داوایەکەی مەدەنی پێکەوە سێر بکە یاخود داوای جەزایەکە حەسم کرا ئەو کاتێک لە دادگای مەدەنی کە دادگای بەدا ئەو کاتێ دەتوانین سەری داوایەکە بکە بەڵام وەکو ئاماژەم پێدا کەسێکی خەبیرێک تایبەتمەند بەو کارە ئەو هەڵدەستێت بۆ ئەوەی بزانێت ئایا زیانەکان چەندە بۆ ئەوەی قەرەبووی تاوان لێکراو بکرێتەوە. باشە لە کاتی دەستنیشانکردنی زیانەکان خەبارەکەی زۆر گەورەیە و سکاڵاکەرانیش داوای قەرەبووەکەن تۆمەتباران و تاوانبارانیش ناتوانن لەم حاڵەتەیە چی ئەکرێت؟ ئێمە دەتوانین برێن لەو حاڵەتە ناچارن سزایتر یەسە جێبەجێکەن کە سزایەکەی ئەویش ئێمە لە یاسای لە یاسا هەمانە ئەگەر هاتو ئەم کەسە نەیتوانی قەرەبوو بداتەوە ئەو کاتە ئێمە ناچارن ئیجراعاتیتر وەربگرین بۆ نمونە چ سەرۆت و سامانێکی هەیە مەسەن ئەم سەرۆت و سامان هەم دەبی بفرۆشترێت بە ئەوی بدرێتە تاوان لێکراوان بەڵام تەنها ئەگەر هاتو قەرەبوو بەڵام ئەگەر غەرامە بوو چکە جارەوە لەگەڵ سزای بەندکردین یان سجن غەرامەشێتە سەری لێرەدا ئەم غەرامە ئێمە دەتوانین بۆ نمونە دادگا دەتوانێتن لە شوێنی کە ئەگەر هاتو مادیە نەیدەتوان ئەم غەرامە بدا هەر 50,000 بە ڕۆژێک حساب دەبێت دەسەر تاوانباردا ئەو کاتی بۆ نمونە با بڵێن 300,000 لەسەر غەرامەکرایە ئەو کاتی ئێمە دەتوانین چەند ڕۆژێکی بخینە ناو بەندیخانە بەڵام بەنسبەت قەرەبوو دەبی بیکاتەوە جا چ سەرۆت و سامانێکی هەیە ئەو کاتی ناچارە بفرۆشرێ بۆ ئەوەی بدرێتە تاوان لێکراوە. باشە دکتۆر عیماد وەزارەتی ناوخۆی عێراق ئاماژی بەوە کرد کە ئەمە گروپێکی چەکداری لە پشتیانەوە دادگا چۆن مامەڵە لەگەڵم گروپە کات لە کاتێکە کەوەکو پاڵپشتیەک لە پشتی ئەم چەند کەسە بوون کە هەستان بە سووتاندنی بازاڕەکان ئێمە سێ دەکەین ئەگەر هاتوو ئەم گروپە هۆکار سووتاندنی ئەم دوکانانە بۆ ئەوەی باری ئەمنی وڵاتەکە تێک بچێت باری سیاسی وڵاتەکە تێک بچێت ئەوە ئەکید مادێکی تری سەد دەبێت عقوبەکەی زیاتر قورسترش دەبێتن لەسەر کەسەکان لەسەر تاوانبارەکان بۆیە یعنی دەتوانم بڵێم دەبێت ئێمە لە ڕێگای تحقیقەوە دادگای لێکۆڵینەوە تایبەتمەندە بەو کارە لە ڕێگای لێکۆڵینەکە تۆمەتباران ئەو کاتێک بە دیار دەکەوێت ئایا ئەمانە هۆکاری ئەم جۆرە کارە چی بۆ چی لە پشت بەردە بووە. باشە دکتۆر عیماد فەتاح پسپۆڕ یاسای تاوان لەگەڵمان بۆی سپاس بۆ سپاس بە وردەکاری و ڕوونکردنەوەکان.